سڵاو قوتابیانی عزیز و خۆشەویست لە بابەتی ئەدەبی کوردی ئەمڕۆ لەگەڵتاندا دەبین بۆی بتوانین ئینشاءالله سوود بەوەی عزیز و خۆشەویست بگەینن. طبعاً سەرەتای ئەدەبی کوردیش لە پۆلی 12 لە قۆناغی 12 سەرەتا دەبێت باسی ئەو دابەشکاریە بکەین کە بۆ ئەدەبی کوردی کراوە. طبعاً قۆناغی 1939 تاوەکو 58 ینی پرسیاری یەکەم ئەوێ ئایا ڕێڕەوی شێعری کوردی دابەش سەر چەند قۆناغ دەکرێتن؟ طبعاً دەبێت ئەوە بزانین دابەش سەر سێ قۆناغ دەکرێت. 1939 58 1958 1970 1970 تاوەکو 1991 شتێک ئاسانکاریەکت پێ برێم. طبعاً لێرەمە هەمووی 1970 لێ ئاسانکاری پێویست ناکە 1970ەکە 1970ەکە لە هەموو ساڵەکانە لێ دەتوانی برێ 39 58 58 70 70 91 ئەوە ئاسانکاریە لە بۆی کە لە بیرت نەچی ساڵەکان. لێ پێم وایە ئەوە ئاسانکاریەک دەبی تۆی قوتابی تطبیقی بکەی کە بە تەنیا ساڵەکانی کۆتایی لەبەر بکەی 39 58 58 70 70 91. طبعاً قوتابی کە لەبەرەوەی زۆر دەڵێتەوە لێ ئەگەناس تقریباً 6 ژمارەی ساڵی تێدا تۆزێک زەحمەتە، بەڵام ئەوەندە تیکرار دەکاتەوە لە قۆناغەکان باشە قوتابی فێر دەبێتن و ئاسان دەبی سەبر لە بۆی. طبعاً 1939 58 پێ دەرێن قۆناغی یەکەمی شێعری کوردی یاخود قۆناغی یەکەم. قۆناغی دووەم 58 تاوەکو 70 قۆناغی سێم 70 تاوەکو 91. طبعاً بە پێی چی ئەم دابەشکاریە کرایە؟ پرسیاری یەکەم ڕێڕەوی شێعری کوردی لە 39 تاوەکو 91 یعنی هەمووی، یعنی شێعر بە شێوەیەکی گشتی لە هەموو قۆناغەکان لە سەرەتای دەستپێکیەوە تاوەکو کۆتاییەکەی بە پێی دابەش دەکرێت. دەبێت ئەوە بزانین بە پێی ڕووداوی سیاسی و ڕووناکبیریەکانی ناو کۆمەڵگەی کوردی دابەش کراوە. طبعاً دەبی تۆی قوتابی ئەوی بزانیت چکە یەک لە پرسیارە وزاریەکانە بە پێی شێعری کوردی دابەش سەر سێ قۆناغ کرایە. طبعاً تو وەڵامەکەت ئەوەیە بە پێی ڕووداوی سیاسی و ڕووناکبیری ناو کۆمەڵگەی کوردەواری. باشە، دواتر ئایا شێعری کوردی پێشی 39 58 چ کاریگەریەکی بەسەر شێعری 39 58دا هەبووە؟ طبعاً عادەت وایە، یعنی هەر قۆناغە گۆڕانکاری بەسەردادێ قۆناغی پێش و گۆڕانکاری دەی بەسەر قۆناغی ئەو قۆناغش بەسەر قۆناغی داهاتوو. لێ کاریگەریان هەیە. لە قۆناغی پێشی 39 58 هەنگاوی گەورەی نابوو و کاریگەریشی هەبوو بەسەر 39 58. بەس گرینگە بزانی لە چ ڕوویەکەوە ڕۆی ڕوخسار و ناوەڕۆک. ئەوە زۆر گرینگە تۆی قوتابی بزانی کە کاریگەری پێش 39 58 بەسەر چ لایەنێکی 39 58 هەبوو؟ دەڵێ ڕۆی ڕوخسار و ناوەڕۆک. پرسیاری دواترمان دەڵێ تایبەتمەندی شێعری زیندوو چییە؟ ئایا شێعری کوردی لە قۆناغی 39 58 تایبەتمەندی شێعری زیندوی تێدا؟ و شێعری زیندوو لە قۆناغی 39 58 گزارش لە چی دەکا؟ طبعاً جارە بیداتن ئەوەی لەسەرەوە واجبە کە پێناسەکەی بزانی گزارش لە کاتی لە دایکبوونی و هەڵگیری سیما و تایبەتمەندیەکانی قۆناغی نووسینی دەقەکە دەکات. یعنی چیت شێعری زیندووش؟ ئەو شێعرەیە کە بالفعل کە خوێنمەوە بزانم کاتەکەی چ کاتێک بۆ نووسرایە. وەروەها مەسەلەن قۆناغی نووسینی دەقەکەش دیاری بکاتن و ئەو تایبەتمەندیانەمان پیشاندا کە لەو قۆناغی تێیدا نووسرا لۆی لەمە ڕوون بیتن ئەو شێعرە زیندووە. یعنی شێعرەکە هەر کاتە خوێنتەوە بزانی مێژوەکەی دەگەڕێتەوە لە بۆکەی، لێ پێی دەڵێن شێعری زیندوو. باشە، بە نمونە مەسەلەن ئەمە ئێستا شێعرێک دەخوێنینەوە باسی هەڵەبجەمان لێ دەکا. مەسەلەن بە نمونە دەڵێ بۆنی سێو دێ کە گوتی بۆنی سێو دێ مەبەستمان چییە بۆنی سێو؟ دیارە مەبەستەکەی چیمیا بارانی هەڵەبجێکەوە شێعرە شێعرێکی زیندووە. یان کۆچی کوردان وا بە کاروان دێن لە ڕێی شارانەوە. طبعاً ئەوە دیارە مەبەستەکەی کۆڕەوی ساڵی 1991 کە ملەتی کورد ئەو کاتی تووشی ئەو کۆڕەوە بوو. کەواتە تایبەتمەندی شێعری زیندوو ئەوەیە کە گزارش لە کاتی لە دایکبوونی نووسینی دەقەکە و هەروەها هەڵگیری تایبەتمەندی قۆناغی نووسینی دەقەکەشمان پیشان دەداتن. دەڵێ ئەگەر پرسیارە لە وزاری هاتۆ لە کام قۆناغ تایبەتمەندی شێعری زیندوی تێدا وەڵامەکەی تو ئەوەیە دەڵێ لە 1939 58 ئەگەر ساڵی نەدابوو دەڵێن قۆناغی یەکەم. ئەگەر گوتی تایبەتمەندی چ زۆرە شێعرێکی تێدا دەڵێ شێعری زیندوو. باشە، پرسیارە چکەمان هەیە دەڵێ لەم قۆناغەدا تایبەتمەندی شێعری زیندوی تێدایە. باشە، لەبەر چی؟ باشە لەبەر چی لە قۆناغی یەکەم تایبەتمەندی شێعری زیندوی تێدا؟ چونکە باسی ساتە وەختی پەژارە و ژەنجی سیاسی و کاتی جەنجی جیهانی دووەم و خەباتی سیاسی و خۆپیشاندانەکانی کۆمەڵانی خەڵک لە عێراق بەگشتی و
وە کوردستان بە تایبەتی تێدایە. یعنی بەس باسی ئەو شتانەی تێدایە لە شعرەکاندا لێ شعری زیندوی تێدایە. بەسەن باسی ساتە وەختی پەژار دەکا نەهامەتی و ئەو ناخۆشەی کە میلەت و یاخود خەڵکی عێراق بەگشتی وە کوردستانیش تێدا بووە. هەروەها ژەنگی سیاسی، هەروەها کاتی جەنگی جیهانی دووەم تەواان لە 3950 جەنگی دووەمی جیهانی تێدایە. باشە و خەباتی سیاسی باسی خەباتی سیاسی گەلانی عێراق و کوردیش بە تایبەتی دەکا و خۆپیشاندانەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەروەها خەڵکی عێراق بەگشتی و کوردستانیش بە تایبەتی دەکاتن. کەواتە لەبەرە هۆکارانەیە کە تایبەتمەندی شێری زیندوو لە قۆناغی یەکەم هەیە لەبەرچی لەبەر ئەو خاڵانەی کە باسمان کرد ژەنگی سیاسی دووبارە دەکەینەوە خەباتی سیاسی وەروەها ساتە وەختی پەژارە جەنگی دووەمی جیهانی خۆپیشاندانەکانی کۆمەڵانی خەڵکی عێراق و کوردستان بە تایبەتی. ئایا دەنجی نوێی شعر پەیدا بوو لە 1950 ئەی شاعیرانی پێشوویست گۆڕانکارییان کردەوە بەبێ گۆڕانکاری ڕوونادا عەزیزی من. یعنی هیچ کاتێک ئەتوو ئێستا حالیان لەو سەردەمەی دەژی کاتێک سەردەم دەگۆڕی ناچاریە توش گۆڕانکاری لە خۆدا بکەیت لەبەرچی لەبەرەوەی لەگەڵ ئەو زەمانەی ناگونجێ لێ شاعیرانی پێش 1950 طبعاً هەندێک دەنجی تازە پەیدا بوون لە 1950 و هەندێک شاعیرشمان هەیە هی پێشونە هی پێش 1950 دێنە ناو 1950 بەڵام ئاگدار بە دەنجی هەمان شاعیران دەبیستین باشە بەڵام هەندێک گۆڕانکاریان بەسەر دەقە شێعریەکانیان داهێناوە. مەسەن کێشتەروای شعر گۆڕاوە، مەسەن لایانی ڕەوانبێژی گۆڕاوە، گۆڕان بەسەر ڕوخسار و ناوڕۆکە لەسەرەوە باسمان کرد. طبعاً گۆڕانکاری دەبی لە خۆیاندا بکەن. پرسیارشکەمان هەیە دەڵێ لە 1950 لە ڕووی ناوەڕۆکەوە بابزانی شعری کوردی بۆچی گۆڕانی گرنگ لە بواری شعری کوردی لە 1950 لە ڕووی ناوەڕۆکەوە بوو. باشە ڕەنگە لەم قۆناغەدا گۆڕانی گرنگ لە بواری شعری کوردی لە ڕووی ناوەڕۆکەوە بی. بابەجانەوە پرسیارێکی وزاریە ئەگەر گوتی گۆڕانی گرنگ لە چ لایەنێک ڕوویدا لە شعری کوردی لە قۆناغی یەکەم ئەتوکامەی هەڵدەبژێری لە ڕووی ناوەڕۆکەوە گۆڕانی گرنگ ڕوویدا چونکە سەرڕای و خاڵەهاو بەشانی کە لەگەڵ شعری قۆناغی پێشودا هەبوو بەڵام گەلێ لایەنی جیاوازیش بەرچاو دەکەون حتمەن ژیان کە دەگۆڕێ ئینسان پێویستی بە گۆڕانکاری کەواتە ژیانیش گۆڕا خۆشت دەگۆڕێ و شعریشت دەگۆڕێ و بەرهەمە ئەدەبیەکانیشت دەبی بگۆڕی. لێ ئەو گۆڕانکاریانە دەبینین کە لەگەڵ قۆناغی پێشودا گۆڕانکاریەکان بەبەرچاو دەکەون. دەینە پرسیاری دواتر دەڵێ بۆچی لە قۆناغی 1950 شعری کوردی زیاتر ڕووی لە شعری نەتەوایەتی و نیشتیمان پەروەری کرد لەبەرچی. یعنی ئەگەر پرسیارە هاتووە گوتی زیاتر ڕووی لە چی کرد دەڵێ نەتەوایەتی و نیشتیمان پەروەری. شعری کوردی لە قۆناغی 1950 زیاتر ڕووی لە چ جۆرە شعرێک کرد دەڵێ نەتەوایەتی و نیشتیمان پەروەری. لەبەرچی وەڵامەکەی بۆی سەرەڵدانی ئەو ڕووداوە سیاسی گرنگانەی کە بەسەر کوردستان و ناوچەکە داهاتن. یعنی هۆکار چ بوو شعری کوردی ڕووی لە نەتەوایەتی و نیشتیمان پەروەری کرد بۆی سەرەڵدانی ئەو ڕووداوە سیاسیانی بەسەر کوردستان و ناوچەکە داهاتن. و ئەمەشوای کرد هەستی کوردایەتی ئاراستەیەکی تری وەرگرت. هەستی کوردایەتی ئاراستەیەکی تری وەرگرت. بزانەوە ئاراستەیە چییە؟ خەباتی سیاسی ئەو سەردەمە خرایە ناودەقە شعریەکان. ئەزیزی من ئەوە زۆر گرنگە لێرە بیزانی. پرسیارە دێتەوە هەستی کوردایەتی ئاراستەیەکی تری وەرگرت لەبەرچی دەڵێ چونکە خەباتی سیاسی ئەو سەردەمە خرایە ناودەقە شعریەکان. یعنی هەرەوە نەبوو خەباتی سیاسی مەسەلەن بە شێوازی سیاست بکرێ بە چەک بکرێ نا خرایە ناودەقە شعریەکان لە ناودەقە شعریەکان باسی خەباتی سیاسی نەتەوەکەمان کرا لێ ئەوە هەستی کوردایەتی ئاراستەیەکی تری وەرگرت. بەمەش ناوەڕۆکی شعری کوردی زیاتر ڕووی لە چ جۆرە شعرێک کرد سیاسی نەتەوایەتی چینایەتی. باشە ئەم شتانە وای کردی ئەم شتانە وای لە شعر کرد چی لێ بێتن شعری کوردی زیاتر سیاسی نەتەوایەتی چینایەتی کەوا دەتوانین بڵێن ناوەڕۆکی شعری کوردی لە قۆناغی یەکەم چ بوون سیاسی و نەتەوایەتی و چینایەتیە. شعر بۆ هۆکارێک بۆچی وەڵامەکەت هۆشیارکردنەوەی میلەت لە پێناو بەدەستهێنانی مافەکانیدا. یعنی شعر بۆ هۆکارێک بۆچی بۆ هۆشیارکردنەوەی میلەت لە پێناو بەدەستهێنانی مافەکانیدا. بابزانین ئەو شاعیرانە کامانن لە قۆناغی 1950 لە ناو خەباتی سیاسیات ناو جیهانی شعرەوە
یعنی کۆمەڵک شاعیرمان هەیە لە ناو خەباتی سیاسیدا بوون پێشمەرگە بووینە لە ناو خەباتی سیاسیدا بووینە سیاسەتمەدار بووینە بەڵام هاتینە ناو چی هاتینە ناو جیهانی شعرەوە طبعاً بە کۆل لەبەرکە لۆ خۆت سێ هەمان هەیە هەردی هێمن هەژار باشە دوو دئمان هەیە دڵدار و دیلان کامەران موکری جگەر خوێن زانە قوتابی بەڕێز هەردی هێمن هەژار باشە ئەوە دیلان و دڵدار کامەران موکری و جگەر خوێن ئەوانە لە ناو خەباتی سیاسی هاتنە ناو جیهانی شێرەوە شێری کام شاعیر دارخەری ئەو ڕاستیە کە هەست و نەستی کوردایەتی بە تەواوەتی شێری کوردی داگیر کردووە بابەجانە و دووشەیە لە بیر مەکەتخوا هەست و نەستی کوردایەتی باشە پرسیارە هاتووە دەڵێ شێری کام شاعیر دەرخەری ئەو ڕاستی هەست و نەستی کوردایەتی تەواوی دەقی شێری کوردی داگیر کردووە لە قۆناغی 1950 دەڵێ هێمن شێرەکانی هێمن باشە لە کامە هۆنراوەی کوردم ئەمن لە کام قۆناغ 1950 باشە ئەو سێ کەلیمەها گوتم هەست و نەستی کوردایەتی یعنی دەتوانی بە کۆل لە خۆ لە بەریکەی جەرگم هێمن کوردم ئەمن 1950 هەست و نەستی کوردایەتی خلاص ئەوە لەبەرت کرد یەک ئیشکالت لۆ دروست نابی زۆر بە ئاسانی بەس بە وشە دەتوانی بیان ناستیەوە کوردم ئەمن بەرهەمی چێ دەڵێ هێمن خاوەنی کام لەم بەرهەمانەیە کوردم ئەمن باشە شێری کوردم ئەمن باشە دەرخەری چ ڕاستیەکە دەڵێ هەست و نەستی کوردایەتی تەواوی شێری کوردی 1950 داگیر کردووە گەرچی تووشی ڕەنجەڕۆی و حەسرەت و دەردم ئەمن قەت لە دەست ئەم چەرخە سپڵە نابەزم مەردم ئەمن عاشقی چاوی کەژاڵ و گردنی پەرخاڵ نیم عاشقی چێ و تەلان و بەندەن و بەردم ئەمن یارمەتیەکت دەم لێرە ئاگدار بە زۆر جار هەیە لە ئیمتحانی وزاری تەرکیز دەکەنە سەرەوەی یەکسەر قوتابی مەسەن ئەو نیوە دێرە دەین تۆ دەڵێ عاشقی چاوی کەژاڵ و گردنی پەرخاڵ نیم دەڵێ شاعیر هێمن بۆ چمە بەستێک گوتیەتی یەکسەر قوتابی هەردەستی دڵداری لێ دەدا خۆشەویستی لێ دەدا باشە ئاگدار بە ئەوە بۆ مەبەستی خۆشەویستی و دڵداری نییە بەڵکو بۆ چمە بەستێکە هەست و نەستی کوردایەتی لە بیر نەکەی ئەوەش بە نسبەت هێمن دەینە پرسیارێکی تر دەڵێ کام شاعیر لە قۆناغی 1950 هەستی کوردانەی خۆی بۆ سربەخۆی هەڵکردنی ئاڵا دەردەبڕی بابی من باسی هەڵکردنی ئاڵای کرد لە بیر نەکەی جگەر خوێن گوتی جگەر خوێن بۆ چمە بەستێک شێری نووسیوە دەڵێ سربەخۆی هەڵکردنی ئاڵا باشە طبعاً لە چوارچێوەی چ بابەتێکە بابەتی نیشتیمان پەروەری هەستی کوردانەی خۆی بۆ سربەخۆی هەڵکردنی ئاڵای کوردستان دەردەبڕێت و لە کامە هۆنراوەی ئاڵا من دووبارەی دەکەمەوە ئەو مەقتەعی گوتمان ئاڵا من بۆ چ مەبەستێک گوتراوە ئەو ڕوون و ئاشکرا بۆ مەبەستی سربەخۆی هەڵکردنی ئاڵا چێ نووسیوێتی جگەر خوێن لە کام قۆناغ نووسیوێتی 1950 لە چوارچێوەی چ بابەتێکە نیشتیمان پەروەری ئاڵا سێ ڕەنگیت و بناو و دەنگیت و نیشانات جەنگیت و ئەی خورتێن کوردان سڵاوێت لێ بکەن ئەوەش طبعاً بە نسبەت جگەر خوێن ئایا شاعیرانی 1950 باسی خەبات و تێکۆشانی گەلانی تریان کردووە تەڵان نابیەوەی لەبیر بکەین میلەتێک نییە وەکو میلەتی کورد بەڕاستی ینی لە ئاست خەمی پڕناسۆری نەتەوەی تکەش دابی نەک هەر نەتەوەکەی خۆی بەڵکو لە ئاستی خەمی پڕناسۆری هەموو نەتەوەکانی جیهاندایە و بەڵگەشمان زۆرە ماشەڵا لە بۆ ئەو مەوزوعی کە هەر کاتێک ناخۆشی و نەهامەتێک بەسەر میلەتێشتر دادێ ئەوە کوردی یەکێکە لەو نەتەوانی کە بەردەوام بەهانای میلەتانی تر چووە جا چ بە مادی بێ یاخود چ بە معنەوی بێ طبعاً ئەلێرە شاعیرانی کورد لە 1950 باسی خەبات و تێکۆشانی گەلانی تریان کردووە لە پێناو سربەخۆی ئاگدار بە لە پێناو چی باسی میلەتانی خەبات و تێکۆشانی میلەتانی تر طبعاً لە پێناو سربەخۆیی چۆن باسی بکە شێری کوردی لەم قۆناغت پەیامێکی هەڵگرتە بوو دەڵێ هەر وەک چۆن خەبات لە پێناو سربەخۆی کوردستان لە شێعری کوردیدا شوێنی دیاریان هەبوو پرسیارێک دەتوانی برێ چ شتێک شوێنی دیاری هەبوو لەناو ئەدەبی کوردیدا لە شێعری کوردیدا دەڵێ خەبات لە پێناو سربەخۆی کوردستان ئەوە شوێنی دیاری هەبوو باشە بە هەمان شێوە شاعیرانی کورد لەم قۆناغەدا شێعریان بۆ خەبات و تێکۆشانی گەلانی تر نووسیوە باشە
چۆن شعریان لە پێناو سەر بەخۆی کوردستان نووسیوە بە هەمان شێوە شعریان بۆ خەبات تێکۆشانی گەلانی تریش لە پێناو چێ لە پێناو سەر بەخۆی ئەو کەلیمەی لەبیر نەکەیت زەرگم باشە هەوڵیان داوە لە ڕێی ئەم شعرانەوە چ پەیامی خەباتی گەلانی چەوساوە و ژێردەستە بۆ سەربەرزی و ڕزگاربوون لە کۆتی و ژێردەستەی پیشان بدەن باشە هەوڵیان داوە لە ڕێم شعرانەوە چ پیشان بدەن پەیامی خەباتی گەلانی چەوساوە و ژێردەستە بۆ سەربەرزی و ڕزگاربوون لە کۆتی و دیلی و ژێردەستەی باشە واتە شعری کوردی چ پەیامێکی هەڵگرتبوو ئەوە زۆر گرنگە قوتابی بەڕێز پەیامێکی مرۆڤایەتی ئەوە زۆر گرنگە جەرگم ئەوەی لەبیر نەکەی شعری کوردی لە قۆناغی یەکەم چ پەیامێکی هەڵگرتبوو دەڵێ پەیامێکی مرۆڤایەتی هەڵگرتبوو شعری کوردی لە ماوەی 1950 بۆچی پەیامێکی مرۆڤایەتی هەڵگرتبوو باشە دەڵێت چونکە هەرگیز بە تەنها لە بیری نەتەوەکەی خۆی دانەبووە ئەوە زۆر گرنگە بابی من ئەوەی لێرە گرنگە پرسیارە هاتەوە لەبەرچی پەیامێکی مرۆڤایەتی هەڵگرتبوو چونکە بە تەنیا لە بیری نەتەوەکەی خۆی دانەبووە چونکە مرۆڤ ئەگەر بە تەنیا بیری لە خۆی کردەوە کەواتە خۆپەرستە ئەگە بە تەنیا بیری لە نەتەوەکەی خۆی کردەوە کەواتە ڕەگەست پەرستە یاخود نەتەوە پەرستە و شاعیرانی کوردیش دوور بووینە بەڕاستی لەو بابەتێ الحەمدولillah لە مەسەلەی ڕەگەست پەرستی نەتەوە پەرستی دەڵێ هابزانە ئەگەر مرۆڤ بیری لە خۆی کردووە بە ئاڕاستەیەکی ڕەگەست پەرستانەیدا بەرێت یعنی بە کورتی و کوردەکەی بالێت یەک نەچی جوان تەرکیزکە بۆچی پەیامێکی مرۆڤایەتی هەڵگرتبوو وەڵامەکەی تو ئەوەیە چونکە بە تەنیا لە بیری نەتەوەکەی خۆی دانەبووە کە بە تەنیا لە بیری نەتەوەکەی خۆی دانەبوو کەواتە بە ئاڕاستی ڕەگەست پەرستیشدا نەچووە بەڵکو شێری کوردی کانیاوی بیری ئازادی خوازی گەلانی تری جیهانیش بووە بابزانین دید و پەیامی شاعیرانی کورد بەرامبەر بە سروش چۆن بووە طبعاً کە گوێمان لە سروش بوو دیلانمان نابی لە بیر بچی و لە کامە هۆنراوەی بەهار یعنی ئەوانە لە خۆتوا بیزانە ها سروش دیلان بەهار سروش دیلان بەهار 1950 باشە بابزانین شێری کوردی قۆناغی 1950 لە چ شتێک دەربازی بووە دەڵێ لە وەسفە ڕوتەی شعری کلاسیکدا هەبووە دەربازی بووە ئاگدار بە سروش لە شعری کوردیدا لە چی دەربازی بووە وەڵامەکەی تو وەسفی ڕوتی شعری کلاسیک باشە شعری شاعیران بۆچی بووە بۆ ئەو بۆ هەستی ڕۆڵەی کورد بۆ خۆشەویستی کوردستان بجوڵێنن تا وڵاتەکەیان زیاتر خۆش بێت یعنی شعری کوردی شعری شاعیران بۆ چ مەبەستێک بووە لە دەربارەی سروشدا بۆچی باسی سروشتیان کردو تاوەکو هەستی ڕۆڵەی کورد بجوڵێنن بۆی کوردستانیان خۆشتر بێ تا وڵاتەکەیان خۆشتر بێ تاوەکو خۆشەویستی بۆ کوردستان لە لای گەنجان و خوێنگەرمان زیاتر بێتن لە هۆنراوەی دیلان هەیتمان یاخود عەفوەن لە لای شاعیر دیلان لە هۆنراوەی بەهار دیمەنی سروشتی کوردستان کاری تێدەکا ئەگەر هاتۆ گوتی دیلان لە بەهاردا باشە چ شتێک کاری تێدەکات دەڵێ دیمەنی سروشتی کوردستان کاری تێدەکات و دەڵێ وا بەهار دیسان تارای ئەپۆشی وڵاڵە پیاڵەی خوێنی ئەنۆشێ نێرگس ئەندام شۆڕەنجی زێڕێنی وەنەوشە کوڕنۆش پەڕەی چینچینی تەمانە هۆنراوانە لە بۆ لەبەرکردنە هەتا ئێستا نەگەیشتینە هۆنراوێک کە تەنیا بۆ خوێندنەوە بێ ئەو هۆنراوانە هەمووی لەبەر دەکەی لە قۆناغی 1950 شاعیران چۆن باسییان لە جوانی ئافرەت و کێشەکانی کردووە تەمان لەم قۆناغەدا بابەتی جوانی ژن و کێشەکانی خراونەتە ڕوو لە قۆناغی یەکەم کام لەم کێشانە خراوەتە ڕوو جوانی ژن و کێشەکانی یعنی لە چوارچێوەی جوانی ڕوخساردا نەماوەتەوە بەتەنیا ئادی باسی کرایە باسی کێشەکانیش کرایە بزانە ژن لە شعری ئەم قۆناغە جیاوازتر باسی لێوە کراوە چونکە باسکردنی ژن تەنها لە چوارچێوەی جوانی ڕوخساریدا نەماوەتەوە ئەگەر پرسیارە هاتووە لەبەرچی لە قۆناغی یەکەمی شعری کوردی جیاوازتر باسی ئافرەت کراوە چونکە تەنیا باسی ژن لە چوارچێوەی جوانی ڕوخساریدا نەماوەتەوە ئەدی بوویتە چێ باس لە کێشەکانی کرا بابزانی کێشەکان چنە شاعیران وا باسی ژنیان کردووە وەکو پیاو هەرکو مافی هەیە دەبێ بەشدار بێ لە کۆڕی سیاسی و تێکۆشاندا دەبێ ژنی کورد لە کۆتی و دیلی و دواکەوتوی و هەموو دابوونەریتانە ڕزگاری بێ باشە کە دەرفەتی بەشداریکردنی بەشداربوونی لە بوارەکانی ژیان لە بۆ ئافرەت لاواز دەکا
کەواتە سێ-چار شتی زۆر گرنگی باس کردیە وا باسی ژنیان کردی ئەرک و مافیان هەیە وەکو پیاو ئەوە یەک باشە دەبێت بەشدار بێت لە کۆڕی سیاسی و تێکۆشاندا هەتا ئێرە بیکە خاڵی دووەم وا باسی ژنیان کردووە وەکو پیاو ها ئەوەی بکە خاڵی یەکەم وەکو پیاو ئەرک و مافی هەیە دەبێت بەشدار بێت لە کۆڕی سیاسی و تێکۆشان ئەو خاڵی دووەم دەبێت ژنی کورد لە کۆتی و دیلی و دواکەوتوی ڕزگاری بێش بکە خاڵی سێم لۆی ئاسانکارتر بیتن لە بۆ تو لە بۆی غەڵەتی لێ نەکەیت باشە کام شاعیر لە قۆناغی 1950 دیمەنی دواکەوتوی ناو کۆمەلگا بەرجەستە دەکات طبعاً بێکەس ئاگادار بە قوتابی بەڕێز ئەو شێرکۆنی ئەو بێکەسی بابیتی باشە غەڵەت نەکەین دیمەنی دواکەوتوی ناو کۆمەلگا دەبیر نەکەی بابی من گوتی کام لەم شاعیرانە دیمەنی دواکەوتوی ناو کۆمەلگا باز دەکا دەڵێن بێکەس لە کام هۆنراوەی نەسرین باشە نەسرین بەرهەمی چییە بێکەس نەسرین بێکەس لە نەسریندا باسی چی کردو دەڵێ دیمەنی دواکەوتوی ناو کۆمەلگا مەڵێ من کچم تۆش وەکو منی محتاجی علم و فەن و خوێندنی مەجبوری ئیش و خزمەتکردنی هەستە تێکۆشە تا خوێنت گەرمە سەرپۆش فڕێمەدا چوادەی شەرما طبعاً ئەو شعرە لە بۆ ئاوێتەکردنی ژن لەگەڵ کێشە سیاسیەکانیش دەبێتن یعنی ئاوێتەکردنی ژن لەگەڵ کێشە سیاسیەکان ئەویشیان دەتوانین وەکو نمونە بێکەس وەربگرین لە هەمان شت باشە بەس پرسیارێک لێرە دروست دەبی ئاوێتەکردنی ژن لەگەڵ کێشە سیاسیەکان بۆ هۆی چی بۆ هۆی ئەوەی ڕنگدانەوەی ژن لە شعری قۆناغەکەدا تەنها وە خۆشەویست سیر نەکرێت ئاوێتەکردنی ژن لەگەڵ کێشە سیاسیەکان وای کرد کە ئافرەتەنیاوە خۆشەویست سیر نەکرێت ئەدی چ بوو باسی ئەرک و مافیشی کرد باشە بەڵام ئاگدار بە هەندێک شاعریشمان هەیە دیارترین شاعری خۆشەویستی بۆ ژنن گوتیان خۆشەویستی بۆ ژن لەبیر نەکەی بابی من باشە خۆشەویستی بۆ ژن یەکسەر ئەحمەد هەردی لەبیر نەکەی ئەحمەد هەردی دیارترین شاعیرە لە کام مەبەستدا شێری خۆشەویستی بۆ ژن لە کامە هۆنراوەیدا چەپکە گوڵێک بۆ فاتیمە باشە گەرچی دڵداری لە خاچی ئێمەدا ئەفسانەیە هەر بە تەنها بۆ کوڕی خاوەن تەلار و عانەیە گیانەکەم ئەمما دڵی من لەو دڵە شێتانەیە بێ ئەوەی هیچ شک بەرێ کوشراوی ئەو چاوانەیە باشە ئەوەشیان هەر لە بۆ لەبەرکردنە عەفوەن نەگلۆ لەبیرکردنێ لە بۆ لەبەرکردنە باشە دەکرێت دووسێ پرسیار لێرە دروست بکرێت چەپکە گوڵێک بۆ فاتیمە بەرهەمی چییە دەڵێن ئەحمەد هەردی بۆ چمە بەستێک نووسراوە یاخود دیارترین شاعیرە ئەحمەد هەردی لە کام مەبەستدا دەڵێ شێری خۆشەویستی بۆ ژن شاعیرانی 1950 چۆن باسییان لە کێشە کۆمەڵایەتیەکان کردووە دیارترین کێشە چی بووە لەم قۆناغەدا لە پاڵ کێشەی سیاسی کێشەی کۆمەڵایەتی و چینایەتی یعنی لە پاڵ کێشەی سیاسی کە کێشەی سیاسی لە هەموو قۆناغەکاندا بابەتی زەق و دیاری ئەدەبی کوردیە لە پاڵ کێشەی سیاسی چ کێشەیەکی ترمان هەیە باشە نابێەوە لە بیرکەین شاعیرانی کورد لەم قۆناغەدا لە پاڵ کێشەی سیاسی کێشەی کۆمەڵایەتی و چینایەتیشیان باس کردووە باشە زیرەکانە شاعیران تێکەڵاویان کردوون یعنی دەزانی پرسیار لێرە دروست دەبی بەڕاستی مەسەن شاعیرانی کورد لە پاڵ کێشەی سیاسی کێشەیەکیان باس کردووە کۆمەڵایەتی و چینایەتی باشە شاعیرانی کورد کام کێشەیان زیرەکانە لەگەڵ کێشەی کۆمەڵایەتی و چینایەتی تێکەڵ کردووە دەڵێ کێشەی سیاسی باشە ها زیرەکانە لەگەڵ کێشە سیاسیەکان ئاوێتیان کردوون سەرجەم دەقە شێریەکانی ئەم قۆناغە پاڵپشتی چ بوون چ چینێک بوون ئاگدار بە پاڵپشتی چینی چەوساوە بوون دژی زۆرداران وەڵڵای قوتابی بەڕێز ئەوەی بزانە هەر گوتی شاعیر نووسەر ئەدیب بەخشانووس وتارنووس چیرۆکنووس هەر گوتی پاڵپشتی چ بوون یەکسەر چینە هەژارەکەی هەڵبژێرا لەمنی وەرگرا چینە هەژارەکەی هەڵبژێرا چینە دەوڵەمەندەکەی هەڵمەبژێرا چکە شاعیران پاڵپشتی چینی دەوڵەمەند نەک دەوڵەمەند چینی زۆردار نەبووینە قەت باشە کەواتە شاعیران پاڵپشتی چینی چەوساوە بوون و دژی زۆرداران بوون ئاگدار بە پاڵپشتی چ بوون دژی چێ بوون پاڵپشتی چینی چەوساوە دژی زۆردارە دی هاوڕێی چێ بوون کە گوتیشی هاوڕێ هەر عادەت وایە شاعیران هاوڕێی جوتیار و زەحمەت چێش و کرێکار و ئەمەلە و بە کورتیەکەی ئەو خەڵکە هەژار و خێر لە خۆنەدیوەی کە لە کۆمەڵگا هەن جوتیار و کرێکار و زەحمەت چێش باشە
ئەوەش دەکرێت پرسیارە چوزاری لەسەر دروستبی. قەڵاچۆی دوژمن هیچەیە؟ طبعاً ق قەڵاچۆی دوژمن قانع لەبیر نەکەی. قەڵاچۆی دوژمن هیچەیە؟ هی قانعە. باشە، قانع خاوەنی کام لەم بەرهەمانەیە؟ قەڵاچۆی دوژمن. باس لە چ کێشەی دەکا؟ کێشەی چینایەتی، لەبیر نەکەی. بە هەموو جوتیار و پاڵە و ڕەنجبەران یەکگرن تا دەبنە هێز و پشتیوان، هەڵگرن یەکسەر دروشمی هاوبەشی، بێ جیاوازی لەسەر ڕەمز و نیشان. ئەو شێرش لە بۆ لەبەرکردنە ئاگدار بە هی قانعە لە قۆناغی یەکەم نووسیتی هۆنراوەکە بە ناوی قەڵاچۆی دوژمنە. لە ماوەی 350 شاعیرانی کورد لە ڕووی ناوەڕۆ کۆڕوویان لە چ کێشەیە کردووە؟ بایەخیان بەچی داوە؟ باسمان کردیە لە پێشتر، کێشەی سیاسی و نەتەوایەتی و چینایەتی. ئەوە ڕوویان لەو کێشانە کردووە. ئەدی بایەخیان بەچی داوە؟ ئاشتی و هاوخەباتی و مرۆڤ دۆستی. لەبیر نەکەی جەرگم، ئەگەر گوتی ڕوویان لە چ کێشەیە کردووە؟ سیاسی، کۆمەڵایەتی، چینایەتی. سیاسی، نەتەوایەتی، چینایەتی. ئەگەر هاتو گوتی بایەخیان بەچی داوە؟ ئاشتی و هاوخەباتی و مرۆڤ دۆستی. دەینە ڕووساری شێری 1950. لە ماوەی 1950 شاعیران هەوڵیان داوە ڕووسار و تەکنیکی شێری کوردی بگۆڕن. ئەمە هەوڵاوانە لای کام شاعیر بەرچاو دەکەون؟ ڕووسار و تەکنیکی شێری شاعیرانی 1950 چۆن بووە؟ زیاتر بایەخ بەچی دەدەن ناوەڕۆک؟ خۆ ئەوە دوو جارە دووبارەی کەینەوە، جەرگم لە بیری نەکەی لە ئیمتیحانێ. لە قۆناغی یەکەم زیاتر بایەخ بە ناوەڕۆک دەدەن. هەوڵی تاکە کەسی هەیە، چەند هەوڵک هەنا بۆ گۆڕین و نوێکردنەوەی ڕووسار و تەکنیکی شێعر هەیە؟ چەند هەوڵێک هەیە؟ باشە، لە تاقیکردنەوە شێعریەکانی قەدریجانمان هەیە، گۆرانمان هەیە، دیلان کامەران. بابەجیان کۆ دەکرد پێ برێم لێرە هەمووی بە ئەلفونون کۆتاییان دێ: قەدریجان، گۆران، دیلان، کامەران. باشە، ئەوانە تاقیکردنەوەی شێعرینە کە هەوڵیان داوە ڕووساری شێعری کوردی لە قۆناغی یەکەم بگۆڕن. کاکە لە ساڵی 1954 دیلانمان هەیە لە پارچە شێعری ڕێگەی خەبات. زانە لەبیر نەکەی، ئەو قسەی پێت دەرێم. دیلان ڕێگەی خەبات لە ساڵی چەند؟ 54. بنیاتی دەقی شێعری کوردی دەگۆڕێت بەرەو قالبی ئازادی دەبات. لەبیر نەکەی، دەرێ بەرەو قالبی ئازادی دەبات. یعنی دیلان لە ڕێگەی خەباتدا بنیاتی دەقی شێعری کوردی دەگۆڕێت بەرەو قالبی ئازادی دەبات. دێنە دووەمیان لە ساڵی 57 کامەران موکری لە ئەیکچە شوان ڕوو لە شێعری ئازاد دەکات. کاکە تێکەڵاوی نەکەی جەرگم، گوتی ڕوو لە شێعری ئازاد دەکا، دەڵێم کامەران موکری ئەیکچە شوان. ئەگەر گوتی بەرەو قالبی ئازادی دەبا، ئەوە لەبیر نەکەی ڕێگەی خەبات دیلان لە ساڵی 54. طبعاً شعرەکەی بۆ لەبیرکردنە جەرگم، بۆ لەبەرکردن نیە، تەنیا بۆ خوێندنەوەیە. ئایا هەوڵەتە کەسێکان بۆ ڕێچکەی شێعری ئازاد لە شێعری ماوەی 1950 بەردەوام بوون؟ ئایا توانیان بە تەواوەتی؟ دەڵێ بەڵێ بەردەوام بوون، بەڵام نەیان توانی. طبعاً هەوڵ ئەگەر تاکە کەسی بوو زۆر زەحمەتە بتوانی، بە تایبەتی ئەتو بێ بنیاتی دەقی شێعری کوردی بگۆڕی، ئەوە تۆزێک زەحمەتە. نەیان توانی بە تەواوی ڕێچکەی شێعری ئازاد بکەنەوە. ئەو شتیان نەتوانی کە ڕێچکەی شێعری ئازاد بکەنەوە، بەڵام بەردەوام هەر هەبوون ئەو هەوڵانە. شاعیران لە 1950 چۆن گرنگیان بە زمانی شێعر داوە؟ زمانی شێعری بەرەو چی هەنگاوی ناوە؟ هۆی دەوڵەمەندبوونی فەرهەنگی شێعری کوردی ماوەی 1950 چی بووە؟ طبعاً کە دەرێن ڕووسار، یەک لە لایەنەکانی ڕووسار چیە؟ زمانی شێعرە. لایەنێکی تری ڕووساری شێعر کە گرنگی پێدراوە لەم قۆناغە زمانی شێعرە، بەرەو چی هەنگاوی ناوە؟ لەبیر نەکەی، بەرەو کوردی پەتی هەنگاوی ناوە. یعنی ئەگە پرسیاری کرد لە کام قۆناغ شێعری کوردی بەرەو کوردی پەتی هەنگاوی ناوە زمانی شێعر، دەڵێ لە قۆناغی یەکەم. لەبیر نەکەی، هەروەها فەرهەنگی شێعری ئەم قۆناغە زیاتر دەوڵەمەند کراوە لە بوارە جیاجیەکانی خەباتی سیاسی، شێعری جوانی سروشت، کێشەکانی ژن. باشە، لە چوارچێوەی ئەو بابەتانە یاخود ئەو بابەتە جیاجیانە هەوڵیان داوە کە فەرهەنگی شێعری قۆناغەکە دەوڵەمەند بکەن. باشە، ئەوانە وەکو چەمک هاتنە ناو شێعر ئاگدار بە وەکوشە کە زمانیان پێ دەوڵەمەند کرا. کەواتە ئەگە پرسیار هاتووە لایەنی تری ڕووساری شێعر چییە؟ دەڵێ زمانی شێعرە. بەرەو چی هەنگاوی ناوە؟ بەرەو کوردی پەتی هەنگاوی ناوە. باشە، فەرهەنگی شێعری ئەم قۆناغە دەوڵەمەند کراوە بە کۆمەڵێک دەستەواژە لەوانە خەباتی سیاسی، شێعری جوانی سروشت، هەروەها کێشەکانی ژن. لە 1950 شێعری کوردی چۆن سوودی لە فۆلکلۆر بینیوە؟
با بە وشەی فۆلکلۆرت گوێ لێ بوو لەبیر نەکەی قەدری جان کاروانێ ما باشە یعنی ئەو دوو دەستەواژەی لەبیر مەکە باسی سوودبینین لە فۆلکلۆری کرد قەدری جانمان هەیە بە نمونە لە هۆنراوەی کاروانێ ما بابزانین بە سوودبینین لە فۆلکلۆر باشە چ شتێکی شعر دەوڵەمەند بووە دەڵێ بە سوود وەرگرتن لە فۆلکلۆری کوردی زمانی شعری ئەم قۆناغیان دەوڵەمەندتر کردووە باشە یعنی پرسیار دەڵێ ئایا شاعیران بە سوودبینین لە چی توانیتیان زمانی شعر دەوڵەمەند بکەن دەڵێ بە سوودبینین لە فۆلکلۆری کوردی باشە زمانی شعری قۆناغەکەیان دەوڵەمەند کردووە چێشمان هەیە بە نمونە دەڵێ قەدری جان لە کام هۆنراوەی کاروانێمە لە کام قۆناغی یەکەم 3950 دیسان ئەو شعرش بۆ لە بیرکردنە جەرگم بۆ لە بەرکردن نییە لە ماوەی نێوان 3950 چۆن گۆڕان بە سەر وێنەی شێری داهات طبعا دەوڵەمەندی زمانی شعر ئەوەش هەر ڕوخساری شعرە ئاگادار بە فراوانبوونی ئاسوی بەردەم ئەندێشەی شاعیران یعنی ئەو دوو خاڵە یەکەم دەوڵەمەندی زمانی شعر دووەم فراوانبوونی ئاسوی بەردەم ئەندێشەی شاعیران باشە بۆ هۆی ئەوەی کە وێنەی شەریش گۆڕانی بەسەردا بێت باشە یعنی ئەگە پرسیارەکە دێتەوە چ شتێک وای کرد وێنەی شەری گۆڕانی بەسەردا بێت لە قۆناغی یەکەم دەڵێ دەوڵەمەندی زمانی شعر فراوانبوونی ئاسوی بەردەم ئەندێشەی شاعیران ئەو دوو خاڵەوا دەکەن کە وێنەی شعریش گۆڕانی بەسەردا بێت باشە وەروەها هەوڵیان داوە لە ڕێ وێنە شعریانە بابەت و ناوەڕۆکە شعریەکانیش بەرجەستە بکەن هەوڵیان داوە لە ڕێی ئەم بەکارهێنانی دەوڵەمەندی زمانی شعر و فراوانبوونی ئاسوی بەردەم ئەندێشەی شاعیران یاخود لە ڕێ وێنە شعریەکان بابەت و ناوەڕۆکە شعریەکانی پێ بەرجەستە کردووە سرودمان هەیە طبعا کە باسی سرودمان کرد بابزانین چۆن بەرەو پێش چووە لەگەڵ چیدا بەرەو پێش چووە طبعا لەگەڵ فراوانبوونی خەباتی نەتەوایەتی سرود بەرەو پێش چووە لەبیر نەکەی کاکە گوتی سرود لەگەڵ چی بەرەو پێش چووە لەگەڵ فراوانبوونی خەباتی نەتەوایەتی لەگەڵ فراوانبوونی خەباتی نەتەوایەتی چی بەرەو پێش چووە سرود باشە کە باسی سرودی کرد پیرەمێرد لەبیر نەکەین لە کام هۆنراوەی نەورۆز لەبیر نەکەی کاکە باشە لەگەڵ فراوانبوونی خەباتی نەتەوایەتی سرود بەرەو پێش چووە باشە بە تایبەتی ئەو سرودانەی بۆچ دەگوتران بۆ نەورۆز دەوتران باشە نمونەمان چێە پیرەمێرد لە هۆنراوەی نەورۆز ئەو جەمەنجەرە زۆڵمەچیدانێ و لە خۆ دە گۆرانی برێوەکە مامۆستا حەسەن زیرە گوتیتەوە ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتووە جەژنێکی کۆنی کووردە بە خۆشی و بەهاتەوە طبعا ئەوەشیان بۆ لەبەرکردن ئاگادار بە ئایا شعری قۆناغی 1950 هەڵقوڵاوی چی بۆ گزارشتی لە چی کردووە بە شێوەیەکی گشتی لە ڕووی تەکنیک و ناوەڕۆکەوە شعری کوردی هەڵقوڵاوی ناو جەرگەی کۆمەڵی کوردەواری بووە شعری کوردی هەڵقوڵاوی چی بووە ناو جەرگەی کۆمەڵی کوردەواری وە گزارشی لە چ کردووە گزارشتێکی ڕاستەقینەی ژیانی ئاسایی خەڵک بوو وەڵڵاهی شاعیران هەروە بووینە بڕۆ گزارش لە ژیانی ئاسایی خەڵک دەکا باشە وەروە باسی ژیانی ئاسایی خەڵک دەکا وەرپاڵەوانەکان و ئەو کەسانی کە بەکاری دەینی و کە شعریان لۆ دەنووسی هەر هەڵقوڵاون لە ناو جەرگەی کۆمەڵگەی کوردەواری کەواتە وەکو هەڵقوڵاو دەری هەڵقوڵاوی ناو جەرگەی کۆمەڵگەی کوردەواری بووە شێعرەکانیان بەرەمەکانیان وە گزارشتێکی ڕاستەقینەی ژیانی ئاسایی خەڵک بووە شاعیرانی کورد ویست و مەبەستیان چ بووە ئەو پرسیارێکی گرنگە شاعیرانی کورد ویست و مەبەستیان چ بووە کۆمەڵانی خەڵک وشیار بکەنەوە بۆی لە داوا مافەڕەوەکانی خۆیان بێدەنگ نەبن ئەوە زۆر گرنگە بابە ویست و مەبەستی شاعیران لە قۆناغی یەکەم چی بووە خەڵک وشیار بکەنەوە بۆی داوای مافەڕەوەکانی خۆیان بکەن یعنی ئەوە ئیشی شاعیران بووە چۆن توانیتیان خەڵک وشیار بکەنەوە زانە لێرە بە زمانی ئەوان شعریان نووسیوە کاکە یعنی من نەگە بە زمانی تو شعر نەنووسم ئەتو ناتوانی لە من تێبگەی ئەتووەگە بە زمانی من شعر نەنووسی ناتوانم لێت تێبگەم کەواتە ئەم چ داوای چ بکەم لێ شاعیران بەڕاستی لێرە زۆر بەڕوونی بە ئاشکرایی ویست و مەبەستیانەوە بە خەڵک وشیار بکەنەوە چشیان کردێ لێ خەڵک وشیار بکەنەوە بە زمانی ئەوان شعریان نووسیوە باشە کەواتە دەتوانین بڵێن شاعیرانی کورد زمان حاڵی بە وەفای میلەتی خۆیان بووینە و خۆیان لە سەنگەری میلەت جیانە کردەوە ڕووداوی سیاسی و کۆمەڵایەتیەکانی ئەم قۆناغی گەلی کوردیان بەرجەستە کردووە بەڕاستی و پرسیارە وردە و شتی زۆر تێدا
لێ بەوردی لەگەری بڕۆ لە بەریکە دەرخیکە ئەگەر ناتی بگە لۆی ئیشاڵە تووشی غەڵەت نەبی. لێرە دەرەینەوە دەتوانین بڵێن شاعیران زمان حاڵی بۆ وەفای چێبوون ملت بوون، خۆیان لە سەنگەری چێ جودانە کردو هەر میلەت. باشە ڕووداوە سیاسی و کۆمەڵایەتیەکانی ناو کۆمەڵگەی کوردیشان بەرجەستە کردووە. ئەوەش کۆتا پرسیاری قۆناغی یەکەم بوو. هیوام ئەوێ ئینشاءالله سووتان لەم قۆناغە بینی بێ و دووبارە هیوای سەرکەوتن و هەموو لایەکتان.